سڵاوتان لێبێ بەیانیتان باش بەیانی باش هاژە بەیانی تۆش باشەکە سپاس خۆشحاڵی نەم بەیانیش لەگەڵتانین هیوادارم ئەمڕۆژ هەموو ئەو بابەتانەی کە دەستنیشانمان کردووە و لەگەڵ هاوکارانمان ئامادەمان کردووە بابەتی باش و بەسوود بێ و بەشێکیان ئەو بابەتانە بێ کە ئێوە بەدوای دەکەڕێن. بەڵێ وەکو هەکاروتی ئەو بابەتانە بێت کە ئێوە پێی خۆشحاڵن یاخود دڵخوازی ئێوەیە میوانی ئێوە بینەم کاتژمێرە بینەرمان بن تا بەرگە و بابەتەکان ببینن هەڵبەت بانی 24 هەمیشە و بابەتانە ئامادە کاتکە بەیانیان وزەیەکی باش بە ئێوە بەخشێت و بابەتێکن کە سوودی تەندروستی و سوودی دەرونی شێبێت چونکە بابەتەکان زۆرجار ئەدەبی و هوەرین با لە سەرتاوە هەندێک لەو بابەتانە بەەوە ئاشناکەین دواتریش تەوەری تایبەتمانە بێت. بازاڕی تاری زاخۆ دوای نۆژەنکردنەوەی شوێنی کارکردنی خانمانیشی تێدا کراوەت. لە شاریوانی باکووری کوردستان گۆڕێکی مێژووی دۆزرایەوە کە بۆ 3000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. ئەفسەرێکی هاتوچۆ لە فلیپین لە کاتی ئەرکەکەیدا بە جلوبەرگی بابەنوئێڵەوە بە دەمسەماکردنەوە ڕێنمایی شوفێران دەکات. بەیان مەحموود کچە کوردێکی شاری قامشلۆی ڕۆژئاوای کوردستانە دەرچووی کۆلێژی کۆمەڵناسی و پەیمانگەی هونەرە جوانەکانە دوکانێکی تایبەت بە دروستکردنی وێنە و تابلۆ فرۆشتی دیاری لە بازاری کۆنی زاخۆ دامەزراندووە و ڕۆژانە خەریکی کارەکەیەتی بەیان لە قامیشلۆ مامۆستا بووە ئێستا لە بازاری کۆنی زاخۆ کە بە بازاری تاری واتە تاریک ناسراوە ڕۆژان لە دوکانەکەیدا دیاری دەفرۆشێت و هانی خانمان دەدات کە کار بکەن و پشت بە خۆیان ببەست. ناویم بەیان محمود ئەش باژارێ قامشلۆی ڕۆژئاوا مامۆستە قامشلۆ بووم خەریجا فنون جەمیل و ئەلمشتیما بەری 2 ساڵ و نیڤ ئەز هاتم زاخۆ باژێرە گەلک خۆشە بەری ئەز لێدا کێ بشغلم ئەز سنتەرە یا ئۆتیزمە ئەز حەژ ئەو کار گەلک دکم زانێ ئەف شغل گەلک نێزیەکی دلێ منە. يعني قلت اشتكي اشيت كم حتى كرسمه وقتها از فوتوشوب دكم از رحي خد دينم يعني از لمسه بيان الدينم وقلك فرق هيا حتى نقابه رسمه ونقابه رسمه يا اجمال ريتكن قالك فرق هيا روح او رسمه روح تدها تيب تليفوني مثلا رسمه تدويت اجمال ريكي مي طباعة كنت اختياركي مثلا سر داربي سر جامة إطار بجامل سرب بليزر قلك أنواع هنا بري 2 ساڵ و نیڤە زاتما ئەفسوکم ندیتیە بەسەر تەلیفۆنی ئەکید مدیتیە چاوا بوو قلك بدل بويا تشتي كافن هين هشتنا يعني نحميت تشترا كرنو او بدل كرنا هشتنا بس ترميم كرنا تشتقلك باشا يعني سباسيا حكومتي افسيك تشيكرن سيكا طاري هين او نكهتي هيا نكها كافن تيد هيا جدريج بنجرة شارعة حتى ياتينا فر اهلي زلامي مظن فانا حمو هنا الدين لانه او روح تيد هيا يعني تحسين انه هر شارعك او هر محلك هين ذكرتي دها فيجا ابدا قد نابن يعني از حسمية زلامي ما ظن بهترش خورتاتي
هاژە یەک لە نیشانەکانی زۆر ژیانکردن ئەوەیە کە دەبێ مەرجی زۆربەی خەڵک ببینی چ ناسرا و چنە ناسرا و بەداخۆ ئەم جارە هونەرمەندێکی دیکەی کوردستان کۆچی دوایی کرد تاهیر خەلیلی پێشمەرگە و هونەرمەندی دیاری کوردستان لە تەمەنی 67 ساڵی کۆچی دوایی کرد و لە ڕێوڕسمێکی شایستەدا لە سلێمانی بە خاک سپێردرا کە سوکار و هاوڕەکان یەڵەن تاهیر خەلیلی پێشمەرگایەتی هونەری بۆ بەرگریکردن لە خاکی پیرۆزی کوردستان ئاوێتی یەکتر کردبوو هەڵبەت هونەرمەندان بە تایبەت ئەو هونەرمەندانەی کە بوونەتە سەرمایەک بۆ کوردستان سامانێکن بۆ هونەر و ئەدەبیاتی کوردستان ئەوە ناویان هەمیشە زیندووە بەڵام ئەوەی لەو سەردەمەیە بووە هونەری زۆر بە سەختی کردووە زۆر بە زەحمەت کردووە چونکە ئەو کات هونەر وەکو شۆڕش و خەبات بووە ئەستەم بووە ئاسان نەبووە پێشکەوتنانی ئێستاش کە بەکاردێ ئەم تەکنەلۆژیایە بۆ هونەرمەندان ئەم ستۆدیۆ باشانە ئەم میکسەرانە ئەم ئامێرانە هەموو ئەمانە نەبووە ینی بە ئامێری زۆر سادە لە شوێنی زۆر سادا شار بۆ شاریان بڕیوە تاوەکو بابەتێکیان تۆمار کردووە لەگەڵ ئەوەشدا خەمی کوردایەتی و پێشمەرگایەتی و ئەمانیان هەموو لەسەر ئەو مەترسیانەی کە لەسەریان بۆ لەلایەن ڕژێمی باسەوە بۆیە هەمیشە هونەرەکەیان ئاوێتەی ئەو سەردەمە کردو و بارودۆخە کردووە تا لە ڕێگەی هونەرەوە شۆڕش بکەن لە ڕێگەی هونەرەوە نیشانی بدەن کە زڵم و زۆرێک لەسەر کوردستان هەیە هەر بۆیە لە وەسێتەکە شتا باسی لەوە کردووە ینی هەر کاتێ بیکەنەوە لە کوردستان بینێژن و خاکی کوردستان ببێ بە و هەمووشیان بە ئاواتی سربەخۆی کوردستانەوە بەداخەوە سەریان نایەوە بەو هیواین ئەوانەی کەماون سربەخۆی کوردستان ببینن تەرمی هونەرمەند و پێشمەرگە تاهیر خەلیلیە دەنگ و سەدای ئەو ساڵانێکە لە گوێی هەمووان ئاشنایە ئەو لە سەرەتاکانی تەمەنیەوە حەز و خولیای بۆ گۆرانی هەبووە و لە تەمەنی 15 ساڵیدا یەکەم گۆرانی بڵاو کردوێتەوە تاهیر خەلیلی پێشمەرگە بووە و زیاتر لە 50 گۆرانی و سرودی نەتەوەیی بڵاو کردوێتەوە باوکم ڕفیقی من بوو باشترین ڕفیقی کە تا ئێستا لە ژیاندا هەم بوو باوکم بووە هەمووەکو باوکەم ڕفیق هەمیشەش ڕفیقم دەبێ هەر ئێستاش لەگەڵمە سپێنش ئینشاڵڵا هەموو ڕۆژێکیش تاهیری خەلیلی لە تەلەڤیزیۆنی مەهاباد چەند بەرهەمێکی تۆمار کردووە کە بریتین لە دەنگ و ڕەنگ شەوی تاریک و بێدەنگی و گوڵی مەهاباد و کیژۆڵەی کوردستان هەر بۆیە هاوڕێکانی پێیان وایە تاهیری خەلیلی یەکێکە لە هەرە ڕەمزەکانی هونەری بەرگری و کارەکانی لە ڕۆژگارێکدا دەنگ و سەدایەکی زۆری هەبووە تاری خەلیلی یەکێک بوو لە دەنگ بوێر و دلێرەکانی هونەری بەرگری هونەری بەرگری بەڕاستی پێویست بەوە کە وەستانێک هەڵوەستەیەک لە بەردەمیان بکەین لەبەرەوەی لە پاڵ شۆڕشی چەکداری بزوتنەوە ڕزگاری خوازیگەلی کوردستان هونەری بەرگری ڕۆڵێکی زۆر گەورەی بینیەوە هەم لە باشووری کوردستان هەم لە هەموو کوردستانی گەورە تاهیری خەلیلی هەرچەندە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بوو بەڵام خەمی هەر چوار پارچەی کوردستانی لە کۆڵ نابوو دەنگی ئەو ڕۆژگارێک هاندەر بوو بۆی گەنجان و لاوانی کوردستان چەکی بەرگری لە خاکی پیرۆزی کوردستان لەشان بکەن هاوژین جەمال کوردستان 24 سلێمانی لە شاری وانی باکووری کوردستان لە ئەنجامی هەڵکۆڵین و کنەکردن بۆ شوێنەوار یاخود شوێنەوار ناسان گۆڕێکی بە کۆمەڵیان دۆزیوەتەوە کە دوایەوەی پشکنینیان بۆ کردووە بۆ ئەو تەرمانەی تیای بۆ دەرکەوتووە نێژراوەکان یاخود با بڵین نەشتەرگەری مێشکیان بۆ کراوە دکتۆر هاکان یەڵمەس مامۆستایی بەشی شوێنەوار لە زانکۆی وان دەڵێت دۆزینەوەیەکی ناوازەیە و دەرکەوتووە کە زیاتر لە 3000 ساڵ بەر لە ئێستا نەشتەرگەری مێشک لەم ناوچەیە ئەنجام درراوە و تەکنیکێکی سەرنجڕاکێش لە نەشتەرگەریەکاندا بەکارهێنراوە ئەمە هاژەڕێک ئەوەت بیردێنێتەوە ئەوەی کە لە کتێبی سینۆها باز دەکات بۆ یەکەم جار کاتێک سەری کاسی سەر هەڵدەدرن و دەیکەنەوە نەشتەرگەری بۆ ئەنجام دەدەن جگە لەوەی کۆنی شارستانیەتی کوردستان شارەکانی کوردستان جارێکی دیکە
دووپاتی دەکات و دەرخەری ئەوەیە کە کوردستان با بڵێن ئێمە باسی هەر چوار پارچەی کوردستان بکەین شارستانێتێکی زۆر زۆر کۆنی هەیە و بە درێژایی مێژوو یەکێک بۆ لەو شوێنانێک کە ژیانی تێدا کراوە و حکومڕانی تێدا بووە و چەندین بابەت تێدا دۆزراوەتەوە جگەل لە دەرکەوتنی کشت و کاڵ کە بە سەرەتایی ترین یەکەم جار و دەستپێکی مرۆڤ دێت لێرەوە ئەوە لە ڕووی پزیشکیەوە لە ڕووی هوەریەوە لە ڕووی بیناسازی و تەلارسازی و هەموو ئەمانە کوردستان ناوچەیەکی زۆر زۆر سەرنجڕاکێش یاخۆ زۆر گرنگ و مێژوویە بەڵام بەداخەوە کە لەگەڵ ئەم هەموو مێژووی کە هەیەی وڵاتانی دیکە هەر لە سەرەتایەوە هەتا ئێستا ئامادە نەبوون دانپێدانان بۆ ئەوە بکەن بەشێکیشی ئەم دام پێدەنانانە بۆ دەگەڕێتەوە کە گرنگی کوردستان و مێژوو پڕبەرهەمی خاکەکەی بۆتە چاوی تەماع بەردەوام کە لە هەموو جیهان لەسەر کوردستان بووە بەڵام ئێمە هەر نەوەستاین و هەر بەردەوامین و هەر بەردەوامیش دەبین بە هیوان کە لە داهاتوو هیوادارین خۆمان ببینین خۆشمان نەیبینین کە نەوەکانمان انشاءالله وڵاتێکی جوانی خۆمانەی بینین انشاءالله بابەیەکەوەم بابەتە ببینین کە زۆر سەرنجڕاکێشە لە باکووری کوردستان ئەم نەشتەرگەریە لەو سەردەما چۆن کراوە بۆ ئەو کەس یاخوب بۆ ئەو شوێنەواری کە دۆزیویانەتەوە ئەو نێژراوانی کە لەویا بوون بەدوای ئاسەوار و پاشماوەی شارستانیەتە کۆنەکان دەگەڕێن ئێرە ناوچەی کانیا بەکانە لەوانی باکووری کوردستان ئاسەوارناسان ژمارەیەک کە لە سەریان دۆزیوەتەوە کە تەمەنیان 3200 ساڵە ئەوەی سەیرە کە لە سەرەکان ئاسەواری نەشتەرگەریان لەسرە دکتۆر گوڵان ئایاس مامۆستای بەشی ئاسەوارە لە زانکۆی وان ئەو دەڵێت پرۆسەکە لەسەر مۆڵەتی وەزارەتی کەلتور و گەشت و گوزاری تورکیا دەستی پێکردووە لە ئەنجامی لێکۆڵینەوەکان 7 گۆڕی جیاواز دۆزراونەتەوە کە سەیان وەک ژووروان و چواریشیان گۆڕی ئاسایین ژوورەکان 400 ئێسکە پەیکەری تێدایە لە نێویاندا 30 کەل لەسەر ئاسەواری نەشتەرگەری مێشکیان لەسرە گوڵان ئایاز دەڵێت لە ئەنجامی هەڵکۆڵینەوەکان چەند ئاماژەیەک هەن لەبارەی ڕێوڕسمی چۆنیەتی ناشتنی مردووەکان لەو سەردەمەدا گۆڕەکان ژمارەیەکی زۆر ئێسکە پەیکەریان تێدایە کاتێک نێژراون لە ناو قاپدا خواردنیان لەگەڵ نێژراوە جگە لەمە هەندێک کەلوپەلی تایبەت بە جوانکاریش لە نێو گۆڕەکاندا هەن جگە لە مرۆڤ ئێسکە پەیکەری سەگیشمان دۆزیوەتەوە دکتۆر هاکان یڵماز مامۆستای هەمان زانکۆیە و ئەندامی تیمەکەی گوڵان ئایازە ئەو دەڵێت دۆزینەوەیەکی ناوازەیە و دەرکەوتووە کە زیاتر لە 3000 ساڵ بەر لە ئێستا نەشتەرگەری مێشک لەم ناوچەیە کراوە ئانتیک چاڵاردە قەفەتە سامەلیاتدە لە چرخە کۆنەکاندا نەشتەرگەری مێشک کراوە و 4 تەکنیکی هەیە کە بریتین لەکردنەوەی کونیلە بڕین کونکردن و هەڵگرتنی پێستی سەر ئەوەی ئێمە دۆزیمانەتەوە هەر 4 جۆرەکەی تێدایە ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە لەوانەیە لەو سەردەمەدا پەتایەکی تایبەت بە مێشک بڵاو ببێتەوە کە لە سەرەکانی بەردەستمان هەر 4 تەکنیکی نەشتەرگەریان بەسەردا تاقی کراوەتەوە و لە سەدا 6 ئەوانەی نەشتەرگەریەکەیان بۆ کراوە çak bünetəvə. Bir salgın olabilir. Büyük ihtimal bireylere کە لەسەر و ئێسکە پەیکەرەکان دوای پشکنینی سەرەتایی ڕەوانەی تاقیگەی زانکۆیوان دەکرێن و لەوێ راپۆرتێکی تایبەت ئامادە دەکرێت و 2000 تیشک دەخرێتە سەر ئەو نەخۆشیانەی کە لەو سەردەمەدا هەبوونە و بوونەتە هۆی ئەوەی خەڵکی ئەو سەردەما ڕێگەی نەشتەرگەری مێشک بگرنە بەر. هەکار خاوەن پێداویستە تایبەتەکان کەسانی زۆر زۆر بەهرەمەندن کە زۆر جار ئێمە سپاس بۆخوا کە بە جەستەیەکی ساغەوە یاخود هەموو ئەندامەکانی لەشمان تەندروستە ئەو توانایەمان نییە ینی زۆر جاروامان لێ ئیرەی یان پێبەرین بۆ ئێمە ناتوانین بەو شێوەیە بین ئەوەندە کەسی بەهرەمەندیان تایە ئەوە زۆر جوانە کاتێک مرۆڤ لە شتێک دەتوانانی یارمەتی بەرامبەرەکە و هاوڕەکانی بدات بەتەواوی بەو ئەرکە هەڵدەستێ یعنی ئەوەی کە خاوەن پێداویست تایبەتەکان بۆ نمونە هاوڵاتێکی نابیست بە شێوازێکی جیاواز خزمەتی نابیستانی تر دەکات بە ڕۆژانە بە ڕێگەی زمانی ئاماژە هەواڵ و زانیاریەکانی کوردستان و جیهان کۆ دەکاتەوە و پێیان دەڵێت بەڵێ لە ڕێگەی لاپەڕی خۆی لە ئینستاگرام بۆ نابیستانی تر ڤیددیۆ کات و هەموو ئەو زانیاریانیان بۆ گوێزێتەوە
مامۆستایەکیش باسێواکە کە زمانی ئاماژەیەکێکە لە یاخود ئاماژەیەکی ستاندارد تا ئێستا نییە بۆی کە نابستان سوودمەند بن و زانیاری تەواوی لێوەربگرن بەڵام ئەم کەسە توانیوێتی سوودێک بە خود بڵین هاوشانەکانی یا هاوشێوەکانی خۆی بکات. شێو سەیریان دەکا بۆ ئەوەی چەند هەواڵ و زانیاریکی گرنگی دەستکەوێت. ڕێباز لە زگماگیەوە نابیستە. سەرەڕای ئەوەی کەم تا کوردێ خوێندەواری هەیە بە خوێندنەوەی ژێرنووسەکان هەواڵەکان وەردەگرێت. زۆرجاریش مامۆستاکەی یان کەسوکاری بە زمانی ئاماژە هەواڵەکانی بۆ دەڵێن. دواتر لە ڕێگەی لاپەڕەی تایبەتی خۆی بۆ نابستانی دیکە باسی دەکات. ڕێباز حەز دەکات ئاگاداری هەواڵەکانی جیهان و کوردستان بێ، بەڵام هیچ کەناڵێکی کوردی تا ئێستا زمانی ئاماژەی نییە بۆ نابستان. کاگرێباز دەڵێتن هەر هەموو نابیست دڵتەنگن بەوەی لە هیچ تەلەڤیزۆنێکی کوردستان وەرجێر نییە تا ئەمە لە هەرچ و هەواڵ و زانیاریەک تێبگەین و هەر کاتێکش کە هەواڵ و زانیاریەک دەبیتن بەس بە چووکە بە دەنگە ئێمە تێناگەین لە کەسێکی نزیکمان دەپرسین ئەجەوەدا کە بابە خێزانێتی یاخود هەر خزم و کەسێکە دەپرسی تااقەتیان نییە و خۆیان لێ بە دوور دەگرن یانش ئەوتە زمانی ئاماژەکە نازانن دەکا ئەوان هەر بێ هەواڵ دەبن زۆر یعنی بەو شتە دڵتەنگە. کۆمەڵێک لە قوتابیانی نابیست لەگەڵ مامۆستاکان لە کاتی پشوو جاروبارە زانیاری و هەواڵەکانی ڕێباز سیر دەکەن. زۆر جاریش مامۆستاکە بۆیان شی دەکاتەوە چونکە قوتابیان بەباشی لە زمانی ئاماژەی ڕێباز تێناگەن. لێرە ئێمە وەکو مامۆستا بە زمانێکی ئەکادیمی قسەیان لەگەڵ دەکەین وانەکانیان فێر دەکەین لە هەمان کات لە ماڵەوە بە جۆرە زمانێکی تر لەگەڵیان دەدوێن. ئەمە بۆ تا کێشەیەک ڕەنگە ینی لە ناو میدیاکان کێشەیەک دروستکە کە تا ئێستاکە زمانێکی ستاندارد نییە بۆ ئاماژە کە بتوانن هەمومان لە یەکتری تێبگەین. ساڵی ڕابردوو وەزارەتی ڕۆشنبیری داوای لە کەناڵەکانی ڕاگەیاندن کرد بۆ خزمەتی زیاتری نابستان زمانی ئاماژە بەکاربێنن. ئامارە نافەرمیەکان دەڵێن زیاتر لە 8,000 نابیست لە کوردستان هەیە. بڕیاری کاراکردنی وەرجێڕانی زمانی ئاماژە و بەکارهێنانی لە میدیاکانیش ساڵی ڕابردوو دراوە، بەڵام تاکو ئێستا نەبووەتە خەموو وەک پیشەیەکیش سیر نەکراوە، بۆیە نابستان لەم پرۆژەیە تاکو ئێستا بێبەشن. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. ڕەنگە هەوڵێک هەبێ چەند کەسانێک بیانەوێ خزمەت بکەن لە بوارە لەسەر ئەرکی خۆیان وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی بێن هەواڵەکان بگوازنەوە بە زمانی ئاماژە، بەڵام گرفتێکی تر هەیە کە ئەویش نابستان لە نەبوونی زمانێکی ئاماژەی یەکگرتوو تاوەکو ئێستا زمانێکی ئاماژە نیە هەمویان پێکەوە لەسەری کۆک بوون و باشلی تێبگەن، بۆی ئەمە دەکەینە تەوەری ئەمڕۆی بەرنامەی بەیانی 24. بەڵێ میوانداری کەسێکی بەهرەمەند لەو بوارە و زمان شیرین و دەست و پەنجە شیرین ئەگەر بڵین لە بەرەوەی واکات بە دەست و پەنجەکانی بەڵێت ببەخشێت ئەویش خات و بەهار مەحموودە ڕاهێنەری زمانی ئاماژێ و لە سلێمانی و بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمانە بێ خات و بەهاربانێکی باشت هەبێ بۆ هیوایم هەمیشە بە دەست و پەنجە شیرینەکانت ئێمە واڵین زمانی شیرینت گەیاندووە بە نابستان بۆی کە ئەوەی هەیەە ئەوەی لەم دنیاە ئەگوزەرێت پێیان بدەیت و پێیان بڵیت بانێکی تۆ باش شەڵا ڕۆژێکی باشت هەبێ پێمان بڵێ کە جارێ ئەو چالاکیانەیە ماوەیە کرێکە بۆ زۆر سپاس زۆر سپاس. بەیانی ئێوەش باش بەیانی هەموو حەزم کرد بە زمانی ئاماژە دەست پێ بکەم بەیانی هەموو نابستانی کوردستان باش بەیانی ئێوەش باش کەەوە ئاورێکتاندایەوە لە نابستانی کوردستان دەستان خۆش بێ. باشە خات و بەهار لەوە دەست پێ بکەین سەرەتا ئاماژەمان پێداوە لە راپۆرتەکەش بینیمان نەبوونی زمانێکی ئاماژەی ستاندارد چ گرفتێکی دروست کردووە بۆ نابستان؟ بەڵێ خۆی زمانی ئاماژەوەکو هەموو زمانی کە ڕێسا و ڕێزمانی خۆی هەیە
چۆن لەهجەکان لە لای خۆمان جیاوازیەکی هەیە بەڵام جیاوازیەکە ئەوەنە نییە ئێستا بەڕێستان بە لەهجەی هەولێری قساکەن یاکە بە کەرکوویکی قساکایکە بە هەڵەبجەیی قساکایکە بە سلێمانی قساکە بەڵام لە یەکتر تێئەگەین بە هەمان شێوە زمانی ئاماژە لە یەکتر تێئەگەن چونکە بۆچی زمانی ئاماژە زمانێکی وەسفیە زمانێکی وەسفیە لەبەر ئەوە زۆر ئاسانە تێگەشتنی ئەو بربەستانە دروست ناکات بەڵام وەکو ئەوەی کە زمانێکی ئەکادمیمان هەبێت زمانێکی ئەکادمیمان هەبێت سەران تاسەر بێت ئێستا وڵاتە عەرەبیەکان بە هەمان شێوە کێشەی ئەو کێشەی ئێمان هەیە بەڵام زمانێکی ستاندەریان دروست کردووە بۆچی زمانی بۆ کۆنگرەکان بۆ ڕاگەیاندکارەکان بۆ ئەمانە زمانێکیان دروست کردووە ئێمەش خۆشمان لە هەوڵێکی وایە ئێستا خۆشبەختانە لە ساڵانی زۆر دەستمان پێکردووە هەناوی یەکەممان ناوە کە 5 فەرهەنگی زمانی ئاماژەمان داناوە بە لە سلەیمانی و هەولێر و دوهۆک بە یارمەتی هەر سێ پارێزگاکەی کوردستان بووە لەگەڵ کۆمەڵی کەڕوڵاڵەکانی ئەو سێ شوێنە و هەر سێ پەیمانگاکانی ئەو سێ شوێنە بەڵام کێشەکە لێرەدا چیە کێشەکە زۆربەی نابیستەکانی کوردستان زۆربەی زۆریان نەخوێنەوارن هەندێکیان ئەوانەی کە ساڵانی پێش و کە خوێندنیشیان تاوا کردو تا 6 سەرەتاییان تاوا کردو لەبەر ئەوە فەرهەنگی زمانەوانی لای ئەوان زۆر کەمە ئێمە کە وشەیەک تۆ لە ڕاگەیاندەکانە کە وشەیەک وەرئەگێڕیت ئەو وشەکە لە ئەساسە وشەکە نازانێت لەبەر ئەوە ئێستا ئێمە خۆمان دوێن لە کۆبوونەوە بووین خۆمان لە کۆبوونەوە بووین یەکەم هەنگاو کە ئێمە بینین پێویستە ئێمە خولی بەردەوامی هوشیارکردنەوە بۆ نابیستان بکەینەوە اینجا ئەتوانین ئێمە ئەو فەرهەنگە بڵاو بکەینەوەنە بەڵێ خاتو بەهار وەکو زانین خاوەن پێداویستە تایبەتەکان نابیستان بەگشتی هەمویان خاوەنی بەهرەی زۆر زۆر بەهێزن یاخود نایابن لەوانەیە لە کەسێکی تەندروستە یاخود کەسێک کە هەموو ئەندامەکانی جەستەی ساخ بێت نتوانێت بەو شێوەیە بێت چۆن ئەتوانرێ گرنگی بەم بەهرانە بدرێت لە ڕێگەی خولەوەیە یاخود بکرێتە وانەیەکی تایبەت لە قوتابخانەکان هیچنا لە تەواوی پرۆسەی خوێندنە چەند وانەیەک هەبێ چەند ساڵێک کە دیاری کرابێت ئێوە هیچ هەوڵێکتان ناوە لەو ڕێگەیەوە یاخود تەنها کەسانی وەکو ئێوەن لە هەستکردنتان بە بەرپرسیارەتی ئەم خزمەتیان پێیەکەن طبعا لەناو پەیمانگاکانی کەسە بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە چونکە لە هەر لە دهۆک لە هەولێر لە سلێمانی لە گەرمیانیش خۆشبەختانە ئەوە 2 ساڵە کراوەتەوانێ لەوێ لە ڕێی وانەکانەوە بێوانەی هوەری بێوانەی ئیشی دەست بێ لەوانەوە دەرئەکەون بەڵام وەکو ئەزانی ئێمە زۆربەی زۆری نابیستەکان لە ناو پەیمانگاکانانین لە دەرەوەن ئەوانە ئەبێت لە ڕێی ڕێکخراوەکانەوە بێت خۆشبەختانە ئێمە کۆمەڵێک کەسی زۆر بەتوانان کە لە سەرەتایە ئێوەتان لەوانەیە هەندێک جار بەغیلیان پێ ببین منەڵم هەندێک جار کە ئەندامەکانە بینم کە خاوەنی بەهرەیەکی وان من خۆم بکەم ئەندامەزانم لە ئەستێوانە کە ئەوان لەبەر ئەوە ئەبێ پاڵپشتیەک هەبێت ئەبێت شوێنێک هەبێت کە بەهرەی ئەوانە دەرخوا بەڕاستی ئێمە زۆر جار بەهرەکانیان دەرەخین بەڵام ئەو پاڵپشتێمان نییە ئەوە پێویستە ئیتر حکومت بێ لایەنەکانی کە بێکە پاڵپشتیان بکەن بۆی بتوان ببێ بە بژێوەیەکیش بۆ ژیانی خۆیان باشە خاتو بەهار بێگومان لە خانەوادەیەک ڕەنگە کەسێک هەبێ نابیست بێ یان کەڕوڵاڵ بێ ئەمە هەر خۆی بزانێ خۆی لە خۆی تێبگە بە زمانی ئاماژەتی دەڵێت تا چەند گرنگە لە خانەوادەیەک کەسێکی دیکە هەبێ شارەزایی لە زمانی ئاماژە هەبێ بۆی زۆر بە ئاسانی لەو کەسێکە لە ماڵەوە نابیستە لەکتری تێبگەن بتوان پەیامەکان لە ماڵەوە ئاڵوگۆڕ پێ بکەن طبعا زۆر گرنگە کە تۆ کەسێک لە ناو خێزانەکەتە نابیستە بەداخەوە کە چواردەورەکەی هەوڵیەوە نان زمانەکە فێر ببن بۆ ئەوەی بتوانن مامەڵەی لەگەڵا بکەن ئێمە خێزانمان هەیە 5-6 نابیستی هەیە تەمەنیان ئیتر تۆ بیگرە لە بچووکەکە تا گەورەکە تەمەنیان گەشتۆتە 30 ساڵ ئەم خێزانە هەوڵی نەیەوە خۆی فێری زمانی ئاماژە نەکردووە
پەیوەندیەکە بە منەوانێت خوا بزانم مناڵەکەم چێوێ کچەکەم چێوێ کوڕەکەم چێوێ کێشەکەی چییە ئەمە طبعا ئەمە زۆر گرنگە کەوا خێزانەکان لە پێش هەموو کەسێکەوانێ خێزانەکان خۆیان فێری زمانی ئاماژە بکەن ساڵانی پێشوو ئەو فەرهەنگەی کە هەبوو لە ناو پەیمانگاکانە خول ئەکرایەوە بە خێزانەکانیش بۆ ئەوی بتوانن پەیوەندی لەگەڵ مناڵەکانیان پەیوەندێکی دروست پێک بێنن بەڵام ئیتر بەهۆی قەیرانی دارایی و ئەوانەوە ئێستا ئەو بەسەراحەتەن ئەو خولانە وەستاوە. باشە خاتو بەهار ئەوەندەی تۆمان بینیوە لە هەموو چالاکیەکاندا تۆ وجودە هەبووە لەوێ بووی توانیوتە بەشێکیشی بێ بۆ نابستان ڕوونی بکەیتەوەیان بۆیان باس بکەیت ئەم کاری تۆ پاری هەر لە ساڵی پار 100 کەس لەسەر دەستی تۆدا فێری بەکارهێنانی زمانی جەستە و ئاماژە بووە ئەمەندە کارێکی قورسە کە هەموو کەس نەتوانێت یاخود هەر کەسێکمان کە بتوانین هەست بە بەرپرسیارەتی بکەین بەرامبەر ئەو خاون پێداویستێ تایبەتانە ئەبێت فێربین طبعا کارێکی زۆر ئاسانەوەکو هەموو زمانێکی کە ئەگەر تۆ حەزە هەبێ زۆر بە ئاسانی فێرەبی یەکەم دووهەم ئێمە هەموو ڕۆژانە نەمانەوێ ئێمە زمانی ئاماژە بەکارێنین بەڵام هەستی پێ ناکەین ئێستا تۆ یەکێ لێو دوورە یەکسەر ئیشارەتێکی بۆکەی ئەڵەی وەرە یاخود یەکێک دوورە دێنێ نایگاتێ خوازبوونی لەکەی هینێک ڕۆژانە بەکاریانین بەڵام هەستی پێ ناکەین لەبەر ئەوە ئەگەر تۆ حەزەکەت تیا بێت زمانی ئاماژە زۆر ئاسانە طبعا ئێمە خۆشبەختانە پار ئەو خولەکرایەوە لەلایەن ڕێکخراوی سیدۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە پاڵپشتی قونسوڵخانەی ئەڵمانیا خولێکرایەوانە چونکە زۆر گرنگە کە لە هەموو فەرمانگاکانە لە هەموو کەناڵەکانە کە وەرگێری زمانی ئاماژە هەبێت لە نەخۆشخانەکانە لە دادگا لە پۆلیس چونکە بمانەوە نەمانەوە نابیستیش بەشێکن لە کۆمەلگا ئەوانیش بەرکەوتەمانە بێ لەگەڵیانە ئەوانیش ئیش و کاریانەکەیتەوە فەرمانگایانە لەبەر ئەمە زۆر گرنگە کە لە هەموو شوێنەکە وەرگێر هەبێ لە سلێمانیان خۆشبەختانان ئێمە پار 19 وەرگێری ئێستا ئامادەکراو هەیە لە زۆربەی شوێنەکانە ئەمە زۆر شتێکی خۆشە پار ئەو بڕیارش دەرچوو کە لە وەزارەتی ڕۆشنبیریەوە کە هەموو کەناڵەکانە بێ وەرگێری زمانی ئاماژیانە بێ بەڵام بەداخەوە تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کاری بۆ نەکراوە ئێمە ئێستا لە پلانمانە هەیە ئیشەڵا ئەم خولێش بێنەوە بۆ پارێزگای هەڵەبجە تا ئێستاش 2 جار 3 جار خولمان کردوێتەوە لە کەلار و لە کفری ئینشاءڵڵا لە هەولێر و لە دهۆکیشە بەردەوامە بێ کۆمەڵێک تۆ کۆمەڵێک کادر پەروەردە ئەەکەیت هەروەها تۆ کۆمەڵێک گەنج هەلی کاریشیان بۆ دۆزیتەوە ئێستا لە کەناڵەکان هەمووی پێویستیان پێیەتی لە فەرمانگاکانە لە فڕۆکەخانەکانە لە نەخۆشخانەکانە لەوانە هەموو پێویستیان پێیەتی لەبەر ئەوە تۆ هەلی کاریشە دۆزیتەوە بۆ کۆمەڵێک گەنج بەڵام بۆ نایەنە پێشەوە نازانم باشە بارخان ئێستا لە زۆرەی لە کەناڵە جیهانیەکان وەکو گرنگجیدان بۆ کەسانی نابیست لە ژێرەوە بە زمانی ئاماژە هەواڵەکان پێشکەش دەکرێت و هەواڵەکان دەگوازرێتەوە بۆی نابستان تی بگەن ئێستا ئەگەر تۆ بە زمانی ئاماژە بە ئێمە بڵێ لە کوردستان 24ەوە من ئەمڕۆ هەواڵەکانتان پێشکەش دەکەم و کەش و هەوای شارەکە کەش و هەوایەکی فێنک و خۆشە هەور لە دەرەوەیە ئەنێ چی دەڵێ ینی بە زمانی ئاماژە شتێکمان پێ بڵێ هەواڵێکی بچووکمان پێشکەش بکەیت دەستخۆش تێگەیشتین وایە باش تێگەیشتین کەواتە زمانێکی ئاسانە ئەگەر نەتوانین خۆمان فێر بکەین یان فێری ببین ئەوە لە کەم تەرخەمیمانە بێت خاتو بەهار کەس بۆ کەس جیاوازە هەیە مەسەلەن بە زمانێکی زۆر ئاسان بە زمانی با بڵێن جەستە بتوانێت قسە بکە بە زمانی ئاماژە قسە بکە کەسێکی دیکە زمانەکەی تۆزە قورستر بێت زانی چۆن بەڵێ ئەزانی چۆنە زمانی ئاماژە ئەبێت تۆ نواندنکەیت بەسەراحەتەن ئەبێت تۆ نواندنکەیت نەش زانیت یەکەم جارە بێت هەندێک نواندن بکە تۆ ئەتوانی بەرامبەر تێ بگەینی
ئێستا من یەکەم جار وتم زمانی ئاماژە زمانێکی وەسفیە ئێستا ئەمە نووسین هەموو کەس تێگە ئەمە خواردنەوە هەموو کەس تێگە ئەمە مۆبایل هەموو کەس تێگە لەبەر ئەوە وەسفیە تۆ ئەتوانی بە وەسفی شتەکان ئینکە ئێستا ئەمە هەور باران هەور یعنی زۆر ئاسانە ڕۆژ شتەکان ئاسانە لەبەر ئەوەی کە وەسفیە بەڵام ئەوەی کە تۆزێ جیاوازیەکە دروستەکە ئەو شتانەیە کە بەرجەستە ناکرێت کە نابینرێ تۆزێ ئەوە جیاوازیەکە دروستەکە من لە زۆر چاوپێکەوتنەکانە وتومە یەکەم جارم بوو بچمە پەیمانگایەکی نابیستان لە ئەڵمانیا نە ئەڵمانی مەزانی نە ئینگلیزیەکەیشم باش بوو تەبان وەرگێڕم لەگەڵ خۆمە پاش 5 دقه لەگەڵ نابیستەکان لەگەڵ مناڵە نابیستەکانە کەوتمە قسەکردن و وەرگێڕەکەم وتی کەواتە پێویستە بە من نەما لەبەرەوە ئاسانە ئەتوانین لە یەک تێبگەین ئەوەی کاڵێن زمانی ستاندەر بەڵام ئێستا کێشەیەک چییە کە نابیستەکان لە وەرگێڕەکان تێناگەن یاخود لە خۆیان لە ناو خۆیانە لە یەکتر تێناگەن ئێستا ڕێباز کەسێکی نابیستە بەڵام بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە چۆن قسەکردن من و تۆ قسەکردن زۆر وشەی بیانی تێکەڵاوی زمانەکەمان بۆ زمانی کوردێکە بۆ بە هەمان شێوەش زمانە ئاماژەکانی جیهانیەکانیش تێکەڵاو بوو زۆر جا قسەیان لەگەڵەکەم سیرەکەم ئاماژەیەکی تۆزێ غەریبەکەن ئەڵێم ئەوە چییە؟ ئەڵێن ئەوە فلان شتە بەڵام ئەوە ئەوروپیە ئەوە ئەمریکیە ئەوە عەرەبیە منش هەموو جارە لیان تووڕابم ئەڵێم بیزانن بەڵام بەکاری مێنن ئەوەی کێشەکەیە کەوا بەهۆی پێشکەوتین تەکنۆلۆژیاوە ئێستا جاران ئەو پەیوەندیان نەبوو نابیستەکان ئەو شارەزای و زانیاریانیان نەبوو بەڵام ئێستا بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەوانیش پەیوەندی لەگەڵ نابیستانی جیهانە ئەمانیش شارەزاییان پیا کردو باشە خات و بەهار گرفتی و دایکانە چییە کە منداڵەکانیان لە سەرەتاوە هەستی پێکرێت کە نابیستە ئەو ناگۆیە گرفتەکانیان چییە چۆن نەتوانن هاوکاریان بکەن چۆن نەتوانێت خۆی بگونجێنێت لەگەڵ بارودۆخی منداڵەکەی طبعا گەورەترین کێشە ئەوەیە کە دایکەکان یا خێزانەکان زوو هەستی پێناکەن کە مناڵەکانیان نابیستە بە شەرتێک دایکی وشیار لە هەفتەی یەکەمە دووهەمە ئەزانە مناڵەکەی نابیستەیانە بەڵام ئەم ئەڵێن ئەوە نیە خۆی هەڵەخڵەتێنێ کە نابیست نییە فێری قسە ئەبێ ئەوە بێ جاری وایە مناڵەکەی ئەگاتە تەمەنێکی گەورە اینجا هەستی پێ ئەکات کە مناڵەکەی نابیستە ئەگەر لە سەرەتایە تۆ بزانی مناڵەکەت نابیستە ئەتوانی چارەسەری بکەیت کە بیبێتێ لا دکتۆر بۆ بەکارهێنانی بڵندگۆی بۆ بەکاربێنی یەکەم دووهەم ئەگەر نابیستیەکەی ئەوە نەبێت ئەتوانی نەشتەرگەری چاندنی لوو لە پێچی بۆ بکرێ چونکە کاتێکە ئەمە گەورەترین کێشەمان کە ئێستا لە ناو کوردستانە ئەم نەشتەرگەریە ئەکرێ مناڵەکان تەمەنیان زۆر گەورەیە زۆر دواکەوتن لە فەرهەنگی زمانەوانی اینجا ئەو دواکەوتنە تعویز ناکرێتەوانێ ئێستا ئاخر راپۆرت کە دەرچووە ئەڵێ ئەبێ مناڵ لە تەمەنی دومانیە ئەبێ هینی بۆ بکرێ ئەو نەشتەرگەری بۆ بکرێ لەبەر ئەوە ئەگەر تا زوو بزانرێ باشترە و چارەسەری ئاسانترە اینجا زۆری مناڵەکانیش کە نابیستن لە ساسە نابیستی تەواو نین هەندێکی زۆریان بەقایی سەمعیان ماوە ئەو بەقایی سەمعەیە تۆ ئەتوانی سوودی لێ ببین تۆ ئەتوانی زوو بیبیتە لای ڕاهێنەر گفتە ڕاهێنانی پێ بکەی فێری قسە بێ لە اینجا مناڵیش لە مناڵیە کە بڵندگۆی بەکار نەهێنا کە تەمەنی گەورە بوو چونکە فێری ئەو ئارامیە بۆ چونکە فێری ئەو بۆ هیچ سەوتێک نەبیستێ بەکاری ناهێنێت ئێستا زۆری ناویستەکان بڵندگۆشان هەیە چەند بە خێزانەکانیان ئەڵێن با بەکاری بێنن با باشترە ئەڵە بەکاری ناهێنێت باشە خات و بەهار وەک دەزانین لە زۆربەی پارێزگاکان کۆمەڵی کەڕوڵاڵان هەیە جا نازەم ناوەکەی گۆڕا بووەتە نابیست و ناگۆیان هەر ناوەکە کەڕوڵاڵانە ئەمانە بەردەوامن لە خولکردنەوە ساڵانە بەهێنانی ڕاهێنەری وەکو بەڕێستان و شارەزا بۆی بتوانن نوێترین یاخود ئەبدەیتی زمانی ئاماژە بە نابیستان بڵێن
طبعا لە هەموو پارێزگاکانە بەڵە کۆمەڵە هەیە بەس بەداخەوە تا ئێستا کۆنگرە نەبەسراوەتەوە ناوەکەی کۆمەڵی کەڕووڵاڵەکان بگۆڕن بە کۆمەڵی ناویستان هەر بە ناوی کۆمەڵی کەڕووڵاڵەکانەوەیە بەداخەوە ئەو کۆمەڵانە تەنها ئیشیان یارمەتیدانی مادیە ئەمە ئیتر بۆکسێ خۆراک تەوزیعەکەن نەوت تەوزیعەکەن ئەم شتانە تەوزیعەکەن تا ئێستا لەگەڵ ڕێزمە بۆ هەموو نابیستەکان بۆ هەموو سەرۆکی کۆمەڵەکان ئاستی خوێندەواریان ئەوەنە نییە لەبەر ئەوە خۆیان تا شەشی سەرەتاییان خوێنەوە لەبەرەوە توانەی ئەوەیانی ئەندامەکانیشان توانەی ئەوەیان نییە کە خولف بکەنەوانە خەڵک فێری زمانی ئاماژەکەن بەڵام خۆشبەختانە ئێستا لەمە دووە ئێمە کۆمەڵێک نابیسمان هەیە لەسەر ئاستی سلەیمانی لەسەر ئاستی هەولێر کۆمەڵە نابیسمان هەیە کە قۆناغەکانی خوێندنیان بڕیەوە کە ئاستی ڕۆشنبیری ئەوان زیاترە تۆ بتەوێت نەتەوێت هەچ قۆناغێکی خوێندن تەواوکەی شتێکی زیاتر فێر ئەبی شتێکی زیاتر فێربی ئەزمونێکی زیاتر وەرئەگری ئێستا ئیتر لە مەولا هیوامان وایە کە ئەمانە تێکەڵاوی کۆمەڵەکان ببن و بتوانن شتی زیاتر بکەن خزمەتی زیاتر بکەن وەلو من خۆم کە فێری زمانی ئاماژە بووم لە سەرەتاوە لە نابیستەکان خۆیانەوە فێر بووم بەڵام خۆم حەزەکەم تیا بوو خۆم هەوڵمەیە وەلو دوای ئەوە زۆر خولم دیوە لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان لەسەر ئاستی میسر لەسەر ئاستی ئوردون لەسەر ئاستی قەتەر خۆلی زۆرم دیوە بەڵام لە ئەساسەوە من خۆم لە نابیستەکانەوە فێر بووم ئەوان مامۆستای من بوون باشە خات و بەهار ئایا مامەڵەکردن لەگەڵ کەسانی نابیست قورسرە یاخود نابینا وەو کەسانەی کە نابینان یاخود نابیستن بەداخەوە چۆن نتوانرێ مامەڵیان لەگەڵا بکرێ بۆ ئەوانە چی کراوە و کاتێک کە نابیستێک بەهرەمەند بێ با من دوو پرسیار لێ کاتا بکەم بەهرەمەند بێت بەهرەکانی نیشان بدات چۆن لە ناو پێشانگاکان بەشداریەکە چۆن نتوانن ئێوە هاوکاریان بکەن لە کاتێکە ئەم کەسە نابیستە ناتوانێت وەکو هەموو ئەوانەی دیکە چێژ لەو دەنگانە یاخود لەو قسانە وەربگرێت کە کەسانێک میوانەکان بۆی ئەکەن پێویستە ئەویش تێبگات ئەمانە چۆن مامەڵیان لەگەڵاکرێت هەر هەمویان ئەبێ لەو شوێنانە وەرگێری زمانی ئاماژە هەبێ ئەبێ وەرگێری زمانی ئاماژە هەبێ و وتەکانی میوانەکان وەرگێرت بۆ نابیستەکە هی نابیستەکەش بە هەمان شێ وەرگێرە بۆ ئەوان ئێستا ئێمە لە ڕۆژی یەکشەممە ڕۆژی خۆتان نەزانن ڕۆژی کەمەندامانی جیهانیە کۆمەڵی ڕێکخراو و کۆمەڵی ڕۆژی کەمەندامان یانەی ڕۆژی کەمەندامان لەگەڵ ئێمە ڕێکخراوی ئاماژە کۆمەڵە چالاکیەکەین یەکێ لە چالاکیەکان شانۆیە کە کۆمەڵی ڕۆژێکە لەم لاوە نابیستێکمان هەیە زۆر بەتوانایە لە دروستکردنی ئیشی دەست بە تەختە ئەو بەشدارە هەروەها خاتونێکی کەمان هەیە کەم ئەندامە ئەویش بەشدارە بە فۆتۆ لەبەر ئەوە ئەمان زۆر بەتوانان هەمویان زۆر بەتوانان لەبەر ئەوە تۆ ئەگەر نەتوانی لە ڕێی زمانەوە بەهرەکە و دەربخەی ئەتوانی لە ڕێی دەستەکانتەوە لە ڕێی کارە جوانەکانیانەوانێ ئەتوانن ئەو بەهرەی کە هەیەە دەریخەن ئەو معاناتی هەیەە بیخەنە ڕوو نابیناش لێرە و ڕێزم بۆ هەموو نابینایەکان هەیە نابینەکان ئەوان زۆر بەتوانن من خۆم چەنەها ئیشی دەستم کڕیوە لە نابینام کڕیوە کە دانیشە دروستی کردو من بەم چاوە ساقەوە لەوانەیە نەتوانم دروستی کەم زۆر سپاس خات و بەهار سپاس بۆ بوونت بۆ هەموو ئەو خزمەتانەی کە ئیکەی بە کۆمەلگا و بە ئەو چینەی کە پیانەوترێ خاون پێداویستی تایبەت جا پێشمان خۆشە لێرۆ پێیان بڵێ بۆی ئێمەش دووبارەی بکەینەوە ئێمە ئێوەمان خۆشەوێت ئەگەر پێمان بڵێ بۆی من و هاکاریش دووباری بکەینەوە خۆشەویستی لای خۆمان ئەمەیە خۆشمەوێت بەڵام ئەمەیان جیهانیە ئەمەیان جیهانیە ئایلاڤیۆکە ئەمەشیان شەرقی ئاسیایە دڵە پشووکەکە جوان ئەتوانی هەچ کامێکیان بێت بەکاری بێن ئەمەیان جیهانەکەی باشترە خۆشمان دەڵێن زۆر سپاس بۆ تۆ هات و بەهار ماندوو نەبی دەستت خۆش بی
سپاس بۆ ئێوەش دەستان خۆشحاڵ بووین لەگەڵمان بووی. باس لە کەشوهەوای شارەکانی کوردستان بکەین. ئەوڕۆ پێم وایە کەشوهەوا خۆشتر و جوانترە لە چەند ڕۆژی ڕابردوو. وەکوە بینین ئاسمان ساماڵە زۆر خۆشە، کەشێکی بەهاریە بەڵام هەواکەی بەهاری نییە، ساردە زستانیە. با بزانین هەموو شارەکانی کوردستان چۆنە، کوردستانی گەورە لەوێ کەشوهەوا چۆنە. ئەم بابەتە بۆ ئەو کەسانەی کە یاخۆ بڵین هەوادارێکی سەرسەختی گۆرانی ڕەسەنی کوردین و بە تایبەتیش حەسەن زیرەک بابەتێکی زۆر سەرنجڕاکێشە بێ. ئەمڕۆ یادی 102 ساڵی لە دایکبوونی هونەرمەندی ناوداری کورد حەسەن زیرەکە. زۆر گرنگە دوای 102 ساڵ ئەوەندە بە گەرم و گوڕی یادە بکرێتەوە. جا ئەگەرچی حەسەن زیرەک تەمەنێکی کەمی هەبوو، ینی کە لە ژیاندا بوو 51 ساڵ ژیە، بەڵام بەرهەمێکی زۆر زۆری هەبوو. بە نزیکەی 1500 گۆرانی تۆمار کردووە حەسەن زیرەک. هەوادارانی ئەم هونەرمەندە تاوەکو ئێستاش کاتێک کە ئەو ڕۆژە دێک کە ساڵیادی وەفاتی یاخود مردنیەتی یان لە دایکبوونیەتی لە هەردوو کاتدا دەڕۆن بۆ سەر مەزارەکەی لەوێ یادی دەکەنەوە. بەشێکیان هەم بە شێواز و ستایلەکەی بەشێکیشیان بە قورگ و سەداوە دەیانەوەی لاسای حەسەن زیرەک بکەنەوە. بەڵێ ئەو بەرهەمانەشی کە تۆماری کردووە کەوترێ 1500 بەرهەم جگەلەوە هەکار ئەوترێ چەندین بەرهەمی دیکەی هەبووە کە هەر ڕاستەوخۆ لەو شوێنەیە گۆرانیەکەی نەماوە یاخود تۆمار نەکراوە. بەڵام ئەمە وای کردووە کە بێتە سەرمایەکی هەرە گەورەی هوەر یاخود بواری میوزیک و گۆرانی وتنی ئێستاش بەشێک لە هونەرمەندان ینی ئەو گۆرانیانەی کە حەسەن زیرەک گوتوێتی بەناوبانگ بۆ ئەو گۆرانیانە دەڵێنەوە. بەڵام هەر کەسێک کە دەڵێتەوە ڕەنگە بەدەنگێکی زۆر خۆش بیڵێتەوە، بەڵام چێژی حەسەن زیرەک هەموو کات چێژێکی تایبەتتر بووە. وە زۆرێک لە هونەرمەندە گەورە جیهانیەکان سەرسامن بەو سەدایکە لە دەنگی هونەرمەند حەسەن زیرەکدا هەبووە. لەوانە شەجەریان کە گوێی لە یەکگرێڵەن زۆر بەتاسەوە و سەر سوورمانەوە گوێی لە دەنگی گرتووە. جا حەسەن زیرەک یەک لە گۆرانیەکانی کە بووەتە سیمبوڵی یادەکانی نەورۆز و بەهار
گۆرانی نەورۆزە ئەم ڕۆژی ساڵی تازای نەورۆزە هاتەوە کە هیچ کوردێک پێم وانە هەبێ ئەم گۆرانیە نەبیست بێ. لە پارێزگای کرماشانەوە چەند سەد کیلۆمەتر ڕێگایان بڕێوە بۆ ئەوەی لە ڕۆژی لەدایکبوونی هونەرمەندی ناوداری کورد حەسەن زیرەک لە بۆکان و لەسەر مەزارەکەی بن. ئەم هاوڵاتیانە لەسەر مەزاری حەسەن زیرەک لە شاری بۆکانی پارێزگای ورمێ بە وتنەوەی گۆرانەکانی ئەم هونەرمەندە یادی بەرز ڕادەگرن و خزمەتەکانی بە هونەر و ئاوازی کوردی بەرز دەنرخێنن. پێمان خۆش بوو بە بۆنەی ساڵڕۆژی لەدایکبوونی مامۆستای پایەبەرزی گەلی کورد مامۆستا حەسەن زیرەک سەردانێکی سەر مەزارەکەی بکەین و سڵاوێکی گەرم ئاراستەی ڕۆحی پاکی کاک حەسەن بکەین. بەڕاستی کاک حەسەن مامۆستایەکی پایەبەرزی گەلی کورد لە ناو دڵی هەموو میلەتی کووردا و لە ناو دڵی ئەتوانم بڵێم زۆربەی گەلانی جیهانە جێ هەیە. ساڵ ڕۆژی لەدایکبوونی ئوستادی گەورەی کووردا مامۆستا حەسەن زیرەک کە مختصە بە تەواوی خەڵکی کورد نەک بە شارێک و دوو شار ئێوەش زەحمەتان ژیاوە. ئوستاد حەسەن زیرەک من زۆر لەوە چکۆلەترم کە باسی گەورەی پیاوی ئەو گەورەی ئەو پیاوە بکەم کە چه هونەرمەند و کە چه هونەرێکی بووە ئەوە لە ناو ڕوحی خەڵکەکەماندایە. مەزاری حەسەن زیرەک لە شاری بۆکان لە داوێنی چیای ناڵشکێنە هەڵکەوتووە. زیاتر لە 3 دەیە پاش کۆچی دوایی حەسەن زیرەک کالەمڕەی شمشاڵژەنیش هەر لەم شوێنە بە خاک سپێردرا. نیو سەدە پاش کۆچی دوایی حەسەن زیرەک ئەم شوێنە بەردەوام خانەخوێی ئەو هاوڵاتیە کوردانەیە کە لە هەر 4 پارچەی کوردستان و تەنانەت لە ئەوروپاوە ڕوو لەم شوێنە دەکەن. خەڵکی شاری پاوم دانیشتوی شاری مانچستر لە بەریتانیا تقریبی 2 مانگە هاتوومەتەوە بۆ ئێران. ئەمڕۆژ بە یادی لەدایکبوونی مامۆستا حەسەن زیرەک هەروە حەزمان کرد سەردانێکی مەزارەکەی بکەین. ڕۆژێکی تایبەتە مامۆستایەکی گەورەی کووردە لە هەر 4 پارچەی کوردستان. حەسەن زیرەک 102 ساڵ لەمەوبەر لە ڕۆژی 8 سەرماوەزی ساڵی 1300 کۆچی بەرامبەر بە 29 نۆڤامبەری 1921 زاینی لە ناوەندی شاری بۆکان و لە گەڕەکی سەرقەڵا لەدایک بووە. ئەو کە تەنیا 51 ساڵ ژیا لە ماوەی ئەم تەمەنە کورتەدا زیاتر لە 1500 گۆرانی تۆمار کردووە. کامیل بۆکانی، کوردستان 24. بابەتێکی جیاوازمان هەیە لە کوردستان لە دەڕۆین بۆ فلیپین لە شاری مانێلای فلیپین ئەفسەرێکی هاتوچۆ بە لەبەرکردنی جلوبەرگی سانتاکلۆس و ساماکردنەوە قەرەباڵغی شەقامەکان ڕێک دەخات. ئەم ئەفسەرە ناوی ڕۆمەریەیە و تەمەنی سەروی 50 ساڵی تێپڕاندووە. خۆشیەڵێ کە لە ڕێگەی سەماکردنەوە دڵی شۆفێرەکان خۆشەکات و جلی بابنوێلی لەبەر کردو زانێ ئەم مانگە ئیتر بەرەو کرسمس و سەری ساڵی نوێ ڕۆین بۆیە ویستێتی بە شێوازێکی جیاواز دەربکەوێت و دڵی ئەو خەڵکە و لە کاتی ئەو قەرباڵغیەدا خۆش بخات و کارەکەشی بەباشی ئەنجام بدات. بەدەم سەماکردنەوە قەرەباڵغیەکانی مانێلای پایتەختی فلیپین ڕێک دەخات. ڕۆمیرۆ ئەفسەرێکی هاتوچۆی فلیپینیە بەهۆی نزیکبوونەوەی ئانگەکانی سەری ساڵەوە جلوبەرگی فەرمیلا بردووە و بە لەبەرکردنی جلوبەرگی بابەنوئێل و بەدەم سەماکردنەوە لە ناوەندی شەقامەکان دەوەسێت و هاتوچۆی ئۆتۆمبیلەکان ڕێک دەخات. بەم کارەی شۆفێرەکان دڵخۆش دەکات و دیمەنێکی جوانیشی بەخشیوەتە شاری مانێلا. منم کارە دەکەم چونکە حەزم بە جوڵە و ڕاهێنانکردنە. تەمەنم سەر و 50 ساڵە و هەست بە لاوازی دەکەم. بەشێک لە هاوکارەکانمان گیانیان لەدەستداوە. هەز دەکەم هۆکاری مردنیان تەنها وەستان و وەرزش نەکردن بووە. بۆیە بڕیارم داوە لە کاتی کارەکەمدا وەرزش بکەم. هەندێک پۆلیسی هاتوچۆ تەنها دەستەکانن دەجوولێنن. پێم وایە ستایلی ئەو ئەفسەری هاتوچۆ جیاواز و جوانە. من بەبینینی دڵخۆش دەبم. ئەو ئەفسەری هاتوچۆ لەگەڵ دڵخۆشکردنی شۆفێرەکان سەماکردن وەک وەرزش و جوڵەکردن بە ماسوولکەکانی بەکاردێنێت. تەمەنی هەڵکشاوە و لەو ڕێگەیەوە دەیەوێت خۆی لە وەستانی زۆر لەسەر پێیەکانی بپارێزێت.
هەر بۆی سەماکردنی لە جێگەی وەستان هەڵبژاردووە. شۆفێرەکان ڕۆمیرۆیان خۆش دەوێت و لە کاتی تێپەڕبوون بەلایدا بە دەست و لێدانی هۆڕێن دەستخۆشی لێ دەکەن. لە بەرکردنی جلوبەرگی بابەنوئێل و سەماکردن لەسەر شەقامەکان هەوادارێکی زۆری بۆ ئەو ئەفسەرەی هاتوچۆ پەیدا کردووە. بەشێک لە خەڵکی لە دەرەوەی شاری مانێلاوە ڕێگەیەکی دوور بۆ بینینی دەبڕن. هەموو کات دەڵێن ئەگەر نەتوانین دەوروبەرەکەمان دڵخۆش بکەین یاخود نەتوانین شتێکی وا بکەین هیچ نابە ئازاریان پێنەگەێنین، بەڵام کاتێک کەسێکە بینین ئەبێتە جێی دڵخۆشی بۆ هەمووان و خەندەیەکە خاتە سەر لەویان ئەوە خۆشحاڵە بین و ئەرکێکی باشمان کردو. سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بینەری بیانی 24 بە هیوام ڕۆژێکی زۆر باش و زۆر خۆشتە.